رکابرف پارلمان عراقی و بانگشه عالی و کاندیدان یا گرمه خاتو شیلان محمد زنگنک و کاندیدا لیستا 275 یا پارتا دموکراتا کردستان بازنه سلیمانیه گلمه دا سلیمانی استودیون من کردستان 24 زیرتر هم بحثا و بانگشه همنانه یا سردمیانه پارتیه کینب آماده بونا جماعر برفره پارتیه همین آفچیان کب حماسکا مازن هشنو که و پشگیری که زیده دنه پارتی سرکفتنه که مازن تر البغدای سرتاسر عراق بیت تومار کرم ده بحث کن شیلان خان گلک سپاس کن گل مدانه پیامن جگری سروک پارتی هنچت گهین نخلک سلیمانی و حماسا جماعر پارتی چه پیامه که گهین تا لان دی سیاسی بو پارتی بخو بله سرتا دستان خوش به سپاس بوم دیداره لراستیا استا جماوری کردستان لو تيجيشتون كش حزبك حزبي خزمته وش لستيك لستي خزمته خزمة جزارية ولستي نتوية ولستي اجتماعية ولستي انتماء ولستي رولي شهيدانة ولستي تواناكانة بويا استا جماوري بارتي ديمقراطي كردستان لم دفرا امرو بجوش خروشيكي زوروا پێشوازیان لە جەنابی کاک نێچیروان بارزانی کرد و پێشوازی لە بانگەشەی هەڵبژاردن ئەکەن سوپاس بۆ هەموو ئەو کاندیدا بەڕێزانە و تیمەکانیان کە بەهێمنی بانگەشەکە بەڕێوە ئەبن و سوپاس بۆ ئەو جەماوەرە بەڕێزەی کە تواناکان دەبینن کە دەزانن بە هوشیاریەوە دەنگ بە کێ ئەدەن بە چ لیستێک ئەدەن و لە ناو لیستەکانیشا دەنگ بە چ کاندیدێک ئەدەن من لە لای خۆمەوە دەستخۆشییان لێکم سوپاسیانەکەم هیوادارم بە هوشیارەیەکی یاسایی و سیاسیەوە و لەگەڵ ئەوەش هوشیارەیەکی مەدەنی کە بتوانن ئەم ماوەیە کە ماومانە لە بانگەشەی هەڵبژاردن بە شێوەیەکی کەڕنەڤاڵ ئاسا بەڕێوەی ببن چونکە ئێمە ئاراستەی ململانیەکانمان یان ڕکابەرایەکانمان بۆ بەغدادە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان نییە و هەر کەسێک کە بچێتە بەغداد کە نوێنەرایەتی کورد بکە ئەمە بڵین وتەی جەنابی سەرۆک بارزانیە کاک مەسعود بارزانیە کە دەڵێ کاندیدەکانی پارتی و لەگەڵ ئەوەشا کە ئەبن بە پەرلەمانتار نوێنەری تەواوی خەڵکی عێراقن ئەبێ نوێنەرایەتی خەڵکی بەسڕە بکەن ئەبێ نوێنەرایەتی خەڵکی ئەنبار بکەن ئەمە لەو دیدگا فراوانەوەیە کە پارتی دەڕوانێتە بەرپرسیارەتی نیشتمانی بە تایبەتی و جیاوازی ناکات لە نێوان بڵین هەموو چین و توێژە جیاوازەکانە هەموو ئتنیکە جیاوازەکانە کە لە هەرێمی کوردستان و لە عێراقا هەیە بۆیە ئەیەوێ بە قانونی بە دەستوری لەگەڵ ئەوەشا بە مافێکی سیاسی و مەدەنی نوێنەرەکانی خۆی بنێرێتە پەرلەمانی عێراق هیوادارم ئێمەش لەو ئاستەیە بین و خەڵکیش دەنگ بەو کاندیدانە بدەن کە دەتوانن بەڕاستی خزمەت بکەن و دەتوانن بەڕاستی نوێنەرایەتی بکەن و شارەزای دەستور و یاساکانن بەو شێوازە سوپاس ینی گەرمگوڕیەکی زۆر هەیە بۆ بابەتی بە پیرەوەچوونی بانگەشەی هەڵبژاردن من سوپاسی جەماوەرەکەم بەڵێ شیلان خان مخابنی و یعنی حتی نکاجی هند آلین سیاسی هزراوانا بیر و راوانا نافچه گریتیه نافچه گریتیه و رنگا درستت کن برایس نچیروان بارزانی جگره سروک پارتی ماجا پیکی کرد پارتی نه حزب نافچه گریتیه نافچه گریتی دمه یعنی دمه که میاش بیر کری هنده چاو هول بدن و جاره جیل بغدای سر بابت نهلان نافچه گریتیه که خدمت گذاری بگهنه همین نافچه کار بکن دستی که ریگری درست کن ایدی بهتر راکرن بتمامی بەڵێ ئێمە هەرێمی کوردستان یەک جەستەیە و ئەبێ واش بێ وەکو چۆن جەنابی سەرۆک دەڵێ ئەبێ هەرێمی کوردستان یەک پەرلەمان بێ یەک حکوومەت بێ یەک لەشکر بێ یەک نوێنەرایەتی کردن بێ ینی ئەبێ بەو شێوازە بێ ئەبێ یەک جەستە بێ بۆیە ئەم بیرکردنەوەیە ئەم بیرکردنەوە گشتگیرە زۆر ڕێک و پێک و معقولە ڕێگە نادا بە بابەتی ناوچەگەرێتی کە کاتێک باسی ناوچە ئەکەین مەبەستمان خزمەت گوزاریە چونکە لە
ناوچەیەکە خزمەتگوزاری کەمترە لە ناوچەیەکی تر تەنها بۆ ئەم ڕێگەیان ئێمە من بە شتێکی معقولی ئەزانم ئەگینا ناو و نازنا و لەقەبەکانش کە من بۆ خۆم شیلان محەممەد زەنگەنە هەڵگری لەقەبی عەشیرەتێکم بابەتەکە ئەوە نییە بابەتی ناوچەگەرێتی و سخێڵ و عەشیرەت و ئەوانە هەمومان شانازیەکن بە عەشیرەت و بە خێڵ و بە تایەفە و بە بنەماڵە و بیر و بۆچوون و ئایدۆلۆژی خۆمانەوە بەڵام بۆ ناساندنە ناو تەنها بۆ ناساندنە ناوچە تەنها بۆ پێناسەکردنی ئەو کەسەیە خەڵکی فلان دەڤەرە زمانەکەی ئاواهیە ئەگینا بابەتەکە ئەبێ بگەڕێتەوە بۆ بابەتی خزمەت بۆ نمونە من کە ئێستا لە هەڵمەتی بانگەشەیان بە تایبەتی لە دەڤەری گەرمیان و لە دەڤەری سلێمانی و لە شارە زور و ڕاپەڕین و ڕانی دەواازەی ڕاپەڕین و هەڵەبجەی شەهیدان و هەموو ئەمانە کە کاتێک باسی ئەو ناوچانە ئەکەین مەبەسمان ئەوەیە لەم ناوچانە خزمەت گوزاریەکان کە من جادەکان هێشتا ڕێک و پێک نین و من بە ناو جادەیەکی خۆڵا دەڕۆم بۆ گوندە دوورە دەستەکانی گەرمیان کە ینی هەتا ئەڕۆمە ئەوێ دوایی هەر خۆم ناناسمەوە لە ڕوون نایە بەو خەڵکە بڵێم دەنگ بدەن چونکە دەستی ئاوەدانی و خزمەتیان پێنەگەیشتووە دەڵێن ئەوەندە ساڵە ئێمە ڕاستمان لەگەڵا نەکراوە ڕێگەوبانەکان بۆ نمونە گوندی عەزیز قادر کە من دوێنێ شەو لە ئەوێ بووم و بەداخەوە هەتا گەشتمەوە کەرنەڤاڵەکەی ئێرە لەوە من فریای کەرنەڤاڵەکە نەکەوتم هەر لە دەرەوەی بڵین بیناکە ئێمە ماینەوە چکە خەڵکێکی زۆر ژمارەیەکی زۆری هەوادار و لایەنگری پارتی لە شوێنەکەیا بوون شوێنەکە لە ئاستی هێشتا لە ئاستی گەورەی جەماوەرەکە و حەجمی جەماوەرەکەیان نەبوو ئێمە کە کاتێک باسی ناوچە ئەکەین تەنها مەبەستمان چڕکردنەوەی خزمەت و خزمەتگوزاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە پارتی کابینەکانی دا ئەمەزرێنێ و بەرپرسیارەتیشی ئەکەوێتە ئەستۆچ کە ئەبێ دەستی ئاوەدانی بگەیەنێتە ئەو شوێنانە و ئەو شوێنانش دەبێ هاوڵاتیانی ئەو شوێنانە دانیشتوانی ئەو ناوچانە ئەبێ لەوە تێبگەن چی کاندیدێک چی نوێنەرایەتیەک چی لیستێک دەتوانێت خزمەتیان بکە چونکە چەند ساڵەکە من ئەم هەموو گلەیە ئەم چەند ڕۆژە کە ڕوبەڕووی من کراوەتەوە بەڕاستی لە خەفەت و هەڵکێشان زیاتر نەمتوانیوە نەمزانیوە چی وەڵامێکیان بەمۆچکە هەمویان حەقی خۆیانە یعنی ئاویان ئەوێ کارەبایان ئەوێ جادۆبانیان ئەوێ بنکەی تەندروستیان ئەوێ خوێندنگا و قوتابخانەیان ئەوێ هەموو مناڵیان هەیە ناکرێت دەستی ئاوەدانی نەبەی بۆ ئەو شوێنانە و من لە ئێرەشەوە داوا لە حکوومەتی هەرێمەکەم لە کابینەی نوێشکە دیسانەوە لە دەستی پارتیایە گرنگی بدا بە ناوچەی گەرمیان و گوندەکانی دەوروبەری ینی ئێمە من یەک لە یەکێتی نیشتمانی کوردستانەکەم لە ئێرەوە ئەویش ئەوەیە کە سەرۆکی شارەوانەکەی ئێستا کاندیدە ینی بەڕاستی ئێستا بە فلێکسەکان ناوچەکەیان سەوز کردووە ئەبوو بە پرۆژەی خزمەتگوزاری و بە پرۆژەی سەوزاییکردن بەستەنە دارستان ینی بەو شێوازە گەرمیان و ناوچەکە سەوز بکرێنێت پێویستمان بە پرۆژەی پشتێنی سەوزی هەولێر سەوز دەکرێتەوە ئەوانیش لەو لای بە پۆستەر و بە فلێکس سەوزیەکەنەوە بە فلێک سەوز نەکرێ من ئەو کاکەیە هاوڕێی خۆم بووە لە مەکتەب لە دواناوەندی ئێمە پێکەوە بووین من تەلەبەیەکی زیرەکتر بوو مەگەر لەگەڵ لە ئەو زیرەکتریش نەبوو بێتم بەڵام دەبێ بزانین ئێمە ینی سەرۆکی شارەوانی سەرۆکی بڵین بەرپرسیارەتیەکی زۆری هەیە گەرمیان پێویستی بە سەوزاییە یعنی تۆ ناکرێ هەموو ئەرزەکان هەموو دراوە بە کۆمپانیای نیشتەجێکردن و ینی ڕێگەوبانەکانی ئێمە هەمومان خوشک و برای یەکترین لەسەر هەر لیستێکین هەر بیرکردنەوەیەکین ئەبێ بە هەڵسەنگاندنەوە ئێمە بین دەنگەکانی خۆمان چکە 4 ساڵ جارێ من وەکو هاوڵاتیەک ئەو مافەم هەیە دەنگ بە کەسێک بدەم کە کێ خزمەتی کردوم ئەوەی خزمەتی کردوم دەنگ بە ئەو بدەم ئەگەر توانی ئەو ماوەیە خزمەتم بکە ئەمە من جارێکی تر دەنگی پێ بدەمەوە ئەگەر نەیتوانی خزمەتم کە دیسانەوە بە فلێکس بۆی سەوز کردم من ئەتوانم با لایەنگریەکێتیش بم ئەتوانم سزای بدەم دەنگی نەدەمێ من ئەبێ منطقەکەی خۆم ناوچەکەی خۆمم خۆش بوێ ئەگینا کوردستان من لە زاخۆوە هەتا مندەلی هەمووی بە ماڵی خۆم ئەزانم هەمووی ڕۆڵەکانی بەجگەرسۆزە و بە خوشک و برای خۆم ئەزانم ینی هەموو ئەبێ نیشتمانمان خۆش بوێ ئێمە خوێنمان داوە بۆ ئەم خاک و نیشتمانە من ئەنفالم هەیە لە کەسیکاری دایک و باوکم کاندیدێن لیستە 275
ئەو بابەتی ئەڤروکەژی جێگیری سەرروکی پارتی بەڕێز مەسرور بارزانانی بەڵێ لیستی 275 لیستی خزمەت و لیستی هەڵمەت و لیستی خزمەتگوزاری و ئاوەدانیە بەڵام هیوادار ئێستا هوشیار ببێتەوە بزانێ هاوڵاتیەکانی ئەو دەستەی کە هەوڵ دەدا ڕێگری دروست بکە ئەبێ بە یەکجاری نەمینێ ئەویش بەنهێشتنی دز و گەندەڵەکانە چکە بەڕێز مەسرور بارزانیش ئێماژەی بەوەی کرد کە حکمڕانی بە دز و گەندەڵ ناکرێ چون ئەمە ئەیکە لە بەغدا بە یاسا و بە دەستور ئەوەی کە دزی کردووە دەستە سەر بکرێ دەستگیری بکرێ ئەوەی گەندەڵی دەکات دوور بخرێتەوە هەر کام لە حزبەکان هاوبەشی ئەکن بۆ پێکهێنانی حکوومەت و کابینەی نوێ کابینەی دەیەم هیوادارم هەمویان یەک بەڵێن بدەن کە وەکو یەک تیم کار بکەن ینی ئەم زۆن و ئەوانە نەهێڵن من وەکو کەسێک کە بەدەر لە بابەتی حزبایەتی من خۆم بە کەسێکی ڕۆشنبیر ئەزانم بەخۆم بە کەسێکی ناسیۆنالیستی و نەتەوەیی ئەزانم من کچی شەهیدم پێم ناخۆشە بڵێن ئەمە زۆنی سەوزە و ئەمەزۆنی زەردە ئێمە هەرێمی کورد ئێمە هەمومان کوردین کورد زمانین ئەبێ بەگیانی برایەتی بەگیانی خوشکایەتی بەگیانی تەبای و یەکگرتن و یەکگرتوویی ئێمە کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە ببین ناکرێ وەکو لە خۆمان لە حکوومەت بین و وەکو ئۆپۆزیسیۆن قسە بکەین ئەمە هەم شەرمە هەم عیبەیە بەڕاستی و هەم ئەگەر بە خۆت بزانی یان نەزانی خۆ بچووکردنەوەیە کە تۆ خۆت بچووک ئەەکەیتەوە ئیتر بۆ داوای هاوبەشی نیوە بە نیوە ئەەکەی ئەم شتانە عیبە ئینسان ئەبێ کە قسەی کرد قسە بەستەنها فڕێدان نییە ئەبێ هەڵسەنگێنرێ ئەبێ لێکەوتەکانی بزانی ئەبێ ئەحکامەکانی بزانی ئەمە یعنی چی ئەم قسەیە من کردم چی حکمێکی هەیە بۆیە هیوادارم لە کابینەی دەیە کە هەر کام لە حزبە سیاسیەکان هاوبەشی ئەکەن لە پێکهێنانی حکوومەتە دەستی ئاوەدانی بگەێنە ئەو شوێنانە و دەستی گەندەڵ و دز و ئەوانەی کە دەرامەتی هەرێمی کوردستان دەرامەتی ئەو خەڵکەیە کە بە هەدەری ئەدەن ئەو دەستانە ببڕن هیوادارم گەندەڵی نەمێنێ و سزای گەندەڵکاران بدەن و پۆستی گەورەتریان پێ نەدەن ئەمە دەنگ و سکاڵا و داخوازی تەواوی خەڵکی گەرمیانە تەواوی خەڵکی کوردستانە تەواوی خەڵکی سلێمانی و هەڵەبجە و هەورامان و ڕانیە و پشدەر و تەواوی ئەم خەڵکانەیە کە داوای خزمەت گوزاریەکەن لەبەرەوەی خەڵک هەڵبژاردننی بۆچی ئەگەر ژیانی خۆش نەکات خەڵک بۆچی من بنێرێتە پەرلەمان ئەگەر من دانیشم دیسانەوە درۆی بۆ بکەم ڕاستیەکانی پێنەڵێم ئێمە کە نوێنەرایەتی خەڵکەکەین ئەبێ داخوازیەکان و قسەکانی دڵی خەڵکی هەرێمی کوردستان بگەێنین بە سەروی خۆمان بگەێنین بە بەرپرسان بگەێنین بە خودی جەنابی کاک مەسرور کە بۆ کابینەی داهاتوش سەرۆکایەتی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانەکە من وەکو کچێکی شەهید ئەو داواکاریانم هەیە دەربچم دەرنەچم لە خزمەتی کەسوکاری قوربانیانی شەهیدان و گەنجان و خانمان و ئافرەتانی خۆمانە ناوچەوان بێجدایی گەلەک سپاس شیلان محەممەد زەنگەنە کاندیدا پارتە دەموکراتە کوردستان البازنەوە سلێمانی هین سلێمانیت گەلمەدا ژمارە 25 لەسەر لیستی ژمارە 275 پارتی دیموکراتی کوردستان گەلەک سپاس سەرکەفتی بن